بزانن مەزاری شەهیدان ماوەیەکی زۆرە پشتگوێ خراوە بەرپرسانی ئەم شارە هەر لە 16 سەردانی ئەم گۆڕستانە دەکەن و گرنگی پێدەدەن ئێمەش وەکو گروپێک گەنج لەناو هەڵەبجە شەهیدا یعنی پێمان باش بوو هەر ڕۆژێک ئێمە وەکو 16 خاوەندارێتی لە شەهیدی خۆمان بکەین جێگەیان پاک بکەینەوە کاتێ ئێمە هاتینە ئێرە درەختەکان زۆربەی وشک بوون بەهۆی بە بیانەوەی باخەوان موچەی نییە دیسانەوە هەندێک جێگە کێلەکان شکێنراون بە کەسی بکەرنادیار هێشتا دیار نییە کێ ئەو کێلانە دەشکێنێ پاسەوانی نییە لێرەش باخەوانی نییە بۆیە لە خیابێ ئەو بۆشایە دەرکەوتووە درەختەکان هەمووی وشکە بێت و کێلەکانیش دەشکێنرێن ئێمە وەکو گروپێ گەنج هاتینە ئێرە پێمان باش بوو هەندێک گەنجیش لێرە هەبوون پێکەوە هەم پاکردنەوەی ئەم باخچە بگرینە ئەستۆ و دیسانەوە هەم ئاودێرانیش لە جێگەی باخەوانەکانە ئاوی دەدێرین و دیسانەش دەبینە پاسەوانی ئەگەر لایەنە ئەمنیەکان ئێرە نەپارێزن ئێمە دەتوانین لە ڕێگەی ئەم گەنجانەوە پێکەوە دەتوانین ئێرە بپارێزین پەیامێکیشم بۆ بەرپرسی شارەوانی و بەرپرسی مۆنۆمنت و لایەنە ئەمنیەکان هەیە ینی ئەگەر ئەوان حوجەتی ئەوە دێنەوە ئەڵێن پارە نەبێ ئێمە ناتوانین بکەین ئەوان دەتوان وەرن لەگەڵ ئێمە ماسیحەکاڵ بگرن وەرن لەگەڵ ئێمە عەلاکاڵ بگرن با فلتەری جگەرەکان کێلەکان چاک بکەینەوە ئەو قوتووە مەشروبانە کەوتووە لەم جێگا پاکی بکەینەوە پێکەوە دەتوانین بێ پارێش دەتوانین هەر شتێ بکەین بۆ وڵاتی خۆمان